بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕا ١٩٣. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان: ئایا دوو ژمارە دەیەکە هاوتان؟ بەڵێ یان نا. لێرە پرسیاری 5 ئەو دوو ژمارە دەیە یەکەچیان بەخیننەوە کە دەیخینمەوە 0.7 ئەوی دی 0.7%. بەڵام دەتوانم لێرە ئەمن سفرەکی زیاد کەم لە لای ڕاستی فاریزە پاش دواهەمین ڕەنووس هەردووچیان دەبنە 0.7 کەواتە بەڵێ هاوتان. پرسیاری 6 لێرە زۆر گرنگە 0.8% لێرە 0.8% کەواتە هیچ کات ئەوانە هاوتانینە چونکە لە خانەی بەش لە دەیان 0 هەیە پاش فاریزە یەکسەر لێرە لە خانەی بەش لە دەیان 8 هەیە ئەوە هیچ کات هاوتانینە نا. پرسیاری 7 0.9 0.95 هیچ کات ئەوانە هاوتانینە هەتا ئەگەر سفرەکیش لێرە دانێم ببیتە 90 هەردەکان 90% لێرەش 95% کەواتە هاوتانینە دەنووسم نا. پرسیاری 8 1.40% 1.4% ئەمە دەتوانم سفرەکی زیاد کەم لێرە هەردووچیان وەکو یەکیان لێ دێ 1.40% کەواتە بەڵێ هاوتانە ئەوانە هاوتانە. پرسیاری 9 2.30% 2.3% ئەگەر سفرەکەم لێرە زیاد کرد هەردووچیان وەکو یەک دەبنە 2.30% کەواتە هاوتانە. بێگومان ئەمن دەتوانم ئەو سفرەش لابم لێرە دەتوانم سفرەکانی لای ڕاست لابم نەک ئەوانەی لە ناوەندێن ئەوانەی لە لای ڕاستن لە دەکەونە کۆتایی. ئەگەر لێرە بووە نەم دەتوانی بە هیچ شێوەیەک لای بم بەڵام لێرە دەتوانم ئەو سفرەی لابم هەردووچیان ببنە 2.3% 2.3% ئاسانترە ڕەنگە سفرەکی زیاد کەم 2.30% بەڵێ هاوتانە بەڵێ. پرسیاری 10 0.9% 1 ئەوە هیچ کات هاوتانینە چونکە لە جیاتی یەک سفر هەیە لێرە ئەوە هاوتان نابن هەتا ئەم نەگەر سفریش لێرە دانێم. ڕاستە پاش فاریزەی هاوتانە بەڵام پێش فاریزەی ئەویش گرنگە دەبی هەموو ڕەنووسەکان وەکو یەک لە جێی خۆیان بن کەواتە نا هاوتانینە. ئێستا بێمە لای ژمارەیەکی دەی هاوتا بۆ هەر ژمارەیەک بنووسە. لێرە پرسیاری 11 0.8% دەتوانم بنووسم 0.8% هاوتایە هەتا دەتوانم بنووسم 0.800 دیسان هاوتایە 8,000 هەر هاوتایە ملیۆن سفرش بنووسم پاشی 8 هەر هاوتایە. پرسیاری 12 0.7 هاوتایە لەگەڵ 0.7. پرسیاری 13 0.90 هاوتایە لەگەڵ 0.900 یان 0.9 یەکشتە هاوتایە. پرسیاری 14 0.10 هاوتایە لەگەڵ 0.100 هاوتایە لەگەڵ 0.1 چونکە ئەو سفرانە بە کەیفی خۆم دەتوانم زیاد و کەم کەم لە لای ڕاستی فاریزە لە پاش دواهەمین ڕەنووس
بەڵام هیچ کات ناتوانم لێرە سفری زیاد بکەم، ئەوە زۆر هەڵەکی گەورەیە. 1 بەش لە 100 دەتوانم بنووسم وەکو 1 هاوتایە لەگەڵی، یان 1 یان 1 هەمویان هەر هاوتانە، بەڵام 1 بنووسە. پرسیاری 16 2 4 هاوتایە لەگەڵ 2 40 هاوتایە لەگەڵ 2 400 لەگەڵ 4000. تەواو. پرسیاری 17 ئەو توخمانەی کە زۆر بڵاون لە توێکڵی زەوی بریتین لە ئۆکسیجین و سیلیکۆن و ئەلەمینیۆم و ئاسن. ئۆکسیجین 0.47 بەش لە 100 پێکدەینی لە سەرجەمی توخمەکانی توێکڵی سەرزەوی. ئەلەمینیۆم 0.8 لە 100 پێکدەینی، ئاسنیش 0.5 لە 100 پێکدەینی. ئایا دوو ژمارەی هاوتا هەیە؟ وەڵام نا، هیچیان بە هیچیان ناچن. 47 بەش 8 بەش 5 بەش لە 100 هیچیان بە هیچیان ناچن، کەواتە وەڵام نا. پرسیاری 18 باوکی سۆزان 0.50 باخچەکەی بە گوڵ چاند و 0.5 لە دەیاش 5 لە دەیای بە سەوزە چاند. ئایا شوێنی ماوە بۆ چاندنی پەتاتە چەندە؟ واتە ئایا جێی هەیە پەتاتەش بچینی لە باخچەکەی؟ هیچ شوێنێک مایتەوە یان نەمایتەوە؟ چونکە 50 لە 100 واتە نیو، دەتوانم ئەو سفرەی لابم. نیوەی باخچەکەی کردیتە گوڵ، 5 لە 10 هەر دەکاتە نیو، نیوەشی کردیتە سەوزە، کەواتە هیچ جێی نەمایتەوە لۆ چاندنی پەتاتە. 0 جێی مایتەوە، جێ نەمایە، چونکە 50 لە 100 دەتوانم لێرەش سفرەکی دانێم، دیسان 50 لە 100 ئەوە بووە 100 لە 100 واتە هەمووی. وشەی 100 لە 100 یان وشەی ئەوها 100 لە 100 دەکاتە 1 هەموو، 10 لە 10 هەر دەکا هەموو، 1 لە 1 هەر دەکاتە هەمووی، 1000 لە 1000 دەکا هەمووی، دەکا یەکی تەواو. کەواتە لێرە نیوە بە نیوە لەگەڵ 1 دەبیتە هەمووی، دەبیتە 100 لە 100 یان 10 لە 10، کەواتە هیچ جێی نەمایتەوە پەتاتەی بچینی بەداخەوە. پرسیاری 19 دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر. پرسیاری 20 هەڵەکە لەکوێدایە؟ هۆشنگ ژمارە 2 7 بەش لە 10 بە 2 ڕێگا نووسی وەک ئەوەی لە لای چەپ دیاری کراوە. هۆشنگ لەکوێ هەڵەی کردووە؟ وەڵامی ڕاستیش بنووسە. زانم هۆشنگ کو نووسیتی لێرە؟ خینەوەکە کووە 2 7 دەیەکی، ئەوە خینەوەکە ڕاستە 2 7 دەیەک، بەڵام 2 7 دەیەک ئەوها نانووسرێ، ئەوها دەنووسرێ 2 7 دەیەک، چونکە خانەی یەکەم لە ڕاستی فاریزە یەکسەر خانەی دەیانە. لێرە هۆشنگ هەفتەکەی لە خانەی سەدان دانایە، لە خانەی دەیان دەیەک سفری دانایە، کەواتە هەڵەیە، ئەوها دەبی بنووسرێ 0 و 7 دەیەک، ئەوە هەڵەیە، ئەوەش ڕاستە. پێداچوونەوە و ئامادەبوون. پرسیاری 21 تەماشای ئەو دوو کەرتەی دەکەم، ژێرەکەیان هەمان ژمارەیە، زۆر زۆر ئاسانە کۆیان بکەمەوە، هەمان ژمارەی دەنووسم یەکجار، سەرەکانیان کۆ دەکەمەوە 4 و 4 8. ئەگەر ویستیشم وەکو ژمارەکی تێکەڵاو بنووسم، وەکو ژمارەیەکی کەرتدار، 8 دابەشی 5 دەکەم، یەکی تەواو هەیە، 3 ماوە لە 5. پرسیاری 22
دوو کەرتم هەیە ژێرەکەیان هەمان شتە 7 کەواتە زۆر ئاسانە یەک ژێرەی دادەنێم و سەرەکانیش لێک دەردەکەم 5 کەم 2 3 کەرتەکەم دەکاتە 3 7 پرسیاری 23 پرسیارێکی ئاسان نییە باش سەرنج بدە بزانین ئەو پرسیارەی کوچا دەکەین 23 بەش لە 1000 بە شێوەی دەیی بنووسە لێرە ئاسانترین ڕێ هەتا هەڵەی نەکەم چەند سفر لە ژێرەوە هەیە دەیان ژمێرم 1 0 2 0 3 0 ئەو یەکەی ناژمێرم 3 0 هەیە لەسەرەوەش چەند ڕەنووس هەیە 2 ڕەنووس هەیە دەبی 3 ڕەنووس هەبی هەتا هەڵەی نەکەم لێرانە سەرنج بدەخۆین کاژیر هەرگیزا و هەرگیز نابی سفری زیادکەی لێرە ئەوە زۆر هەڵێ چونکە هیچ فاری زەمان نییە هەتا سفری زیادکەین بەبێ ئەوەی بگۆڕدرێت کەواتە سفرەکەی لێرە زیاد دەکەی هەتا لە بەهای کەرتەکە نەگۆڕدرێ لەبەرچ ئەو سفرەی زیاد دەکەم هەتا لە کاتی نووسینی کەرتەکە بە شێوەی ژمارەی دەی هەڵەی نەکەم ئێستا کو دەینووسم سفر و هەموو ئەو ڕەنووسانە دەنووسم 0 2 3 ئەو دەدەیخینمەوە 23 لە 1000 واتە ئەمن ئەگەر کەرتەکم هەبی ژێرەکەی 1000 بی دەبی ئەمن لە پاش فاریزە 3 خانەم هەبی 1 خانە 2 خانە 3 خانە بەڵام نابی بەخۆم لێرە ئەو سفرەی دانەنێم ئەوها زۆر هەڵەیە نەم دەتوانی ئەوها بکەم 3 خانە ئەوە دەبووە هەڵەکی گەورە دەبووە 230 لە 1000 ئەمن بەخۆم بەس 23 لە 1000م هەیە کەواتە 23 لە 1000 ئەوها دادەندرێ پرسیاری 24 ژمارەی 3 بەش لە 100 3 بەش لە 100 لەسەر شێوەی دەیی بنووسە چونکە لە 100 واتە ئەمن پاشی فاریزەی 2 خانەم هەیە ئەو 2 خانانە هەرگیزا و هەرگیز نابی پڕکەمەوە بە 0 لە پێش سەیەکەی واتە تەنیا 3 هەیە ئەمن 30 نییە لە بەرهەندێ دەبی بنووسم 3 ئەوە 3 لە 100 هەرگیز نابی ئەمن بمنووسی بە ئەوها ئەوە 30 لە 100 کەواتە 3 لە 100 ئەوهایە 2 خانەم هەیە چونکە لە 100 ناچارم بەخۆم سفرەکی لێرە دانێم ئەوە زۆر گرنگە سفرەکەی لە چێ زیاد دەکەی ئەوجە پاشان ئەگەرە من لێرە سفرم دوایە زیاد کرد 1000 سفریش زیادکەم هەر کێشە نییە هەر 3 لە 100 و یان 30 لە 1000 و ئەشتانەیە بەڵام یەکەم جار دەبی ئەمن ئەو سفرەی چاکەم ئەوجە دوایە چەند سفرم دانا ئەوە کێشە نییە ئەو هاش دانێم هەر ڕاستە بەڵام پێی ناوێ خۆمان دیکەم کە لە 100م هەیە 2 خانەم هەیە یەکەچیان بەخۆم دەبی سفرەکەی دانێم پرسیاری 25 شێوەی درێژی بۆ ژمارە 0 و 35 لە 100 بنووسە یەکەم جار ئەو سێی دەنووسم 0 و 3 هیچی لە تەنیشت نانووسم ئەوجە کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو 5 جێی لە چێن دەرەیە جێی لێرەیە لێرە مەجبورم ناچارم 0 هەبی لە جێی سەیەکەی واتە کە ژمارە بە درێژی دەنووسم هەمیشە دەبی 1 ڕەنووسم هەبی تەنیا 1 ڕەنووسەکاندی دەبی 0 بی کەواتە دەتوانم 1000 سفری لێرە دانەم یان لێرە بەڵام پێویست ناکە سەیەکە لە جێی خۆیتی لە خانەی بەش لە 10 5ەکەش لە جێی خۆیتی لە خانەی بەش لە 100 ئەوانی دیش هەموو دەبی 0 بی پرسیاری 26 ژمارەی 3 4 بەش لە 5 بەش
لەسەر شێوەی دەی بنووسە. لێرە زۆر گرنگە لە کاتی نووسینی ژمارە لەسەر شێوەی دەی ئەو کەرتە ژێرەکەی 5 دەبی بیکەمە 10 ببورن 10 یان 100 یان 1000 بەڵام لێرە ئاسانترین ئەوەیە بیکەمە 10 ژێرەی ئەو کەرتێک و دەکەمە 10 ئەگەر جارانی دووم کرد دەبیتە 10 سەرەکەشی دەبی جارانی دووی کەم سەرە و ژێرەی جارانی دووی دەکەم بەڵام هەرگیز دەستکاری ئەو ژمارە تەواوەی ناکەم ئەوە ژمارە چی تەواوە کەواتە کەرتەکە چی لێدێ ژمارە کەردارەکە 3 تەواو 2 جاران 4 لە 10 ئێستا زۆر ئاسانە وەکو ژمارەی دەی بینووسم کو دەینووسم دەکاتە 3 تەواو لە جیاتی کەرتەکەی دەنووسم فاریزە 8 لە 10 پرسیاری 27 کام لەم ژمارانە 320 بەسەری دابەش نابی بە بێماوە 320 دابەشی 4 دەبی دەکاتە 8 دابەشی 8 دەبی دەکاتە 40 دابەشی 10 دەبی دەکاتە 32 بەڵام دابەشی 6 نابی ماوە دەمینێتەوە کەواتە ئەو وەڵامە ڕاستە ب دابەشی نابی دابەش نابی بە بێماوە خوێندکاری ژیر لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە هەتا وانەی داهاتوو لاپەڕەیەکی نوێ هەر بژی